پێشێتر لەو ماڵانەی کە لە ناحیەی تەشیە لە گەڕەشی ئاوەرەکان تووشی زیانێکی زۆر بوون. ئەم کاکەیە کە خۆی سەرڕاوی سیارەکەی لە ژوورەوە بۆ ماڵەکەی خۆی ئاوی تێچووە، هاتووە بەدەم دراوسێکەکە و هاوکاری ئەوی کردو و ژیانی لە مردن پاراستون. نەمێ قسە لە خۆی وەرگرم. سڵاو لێ بێم، کاتت باش. جەنابتان ڕۆژی سێشەمی ڕابردوو لە ماڵەوە بوون کە ئەم لافاوە ڕوویتێکردن. سەرەتا بەخێر بێن سەرچاوم. بەڵێ لە ماڵەوە بووم، سارەکەم لە حەوشا بوو کە لافاوەکە هاو لافاوکات و سارەکەشمی دەرکرد، سارەکەشی برد ماڵیشەوە تاکۆی شۆنەکەی دیارە ئام ماڵیشەوە کامل ئای تێچووە. ئەتر باش بوو مناڵەکان ڕزگار کرد و چوون بە هانای ئەمانیشەوانیش هەتا ئێرەیان ئاو بوو لە سەربانەوە ڕامکێشایە سەربان. باش سەرزانەکانی تۆ چییە؟ ئەو جگە سیارەکەت ئابردوێتی کە ڕسێم ناوماڵە دیش بۆ دەرچوو؟ هیچم بۆ دەرنەچووە، کامل ئابوو، گشتی نییە، لافاوەکە کامل لەسەر ئاوەکە بوو لە ناوە دەکانە. تۆ خانۆکەت خاوێن کردوەوە، حکومەت هاوکاری کردیان خۆت خۆم پاکم کردوەوە، تەنانەت ئێستا ئەوانەشیان پا نەکردوەوە. حکومەت تەنانەت هەتا ئێستا شۆفلێکی شارەوانی نەدیوە بێتە ئەم کۆڵانەوە، تەنها خێرخواست هاتووە شۆفلی لێداوە. ئێشتا ئەوە تا ئەو کوڕولیتەی هەل لەوێیە، ئەو پیسی هەل لەوێیە، هەتا ئێستا نهاتوونە ڕێڕەوی ئاوەکە بە هەمان شێوە، هەتا ئێستا شارانی ناتوە شتێکی لێ بکە. ئێستا بارانی لێزمە بێتەوە بۆیە هەمان شت ڕووداتەوە. خۆی گەورە بۆتان قەرەبوو کاتەوە ئینشاڵڵا. سەلامت بی. ئەم پیاوە تازە خانووی کردووە، پێم وابێ قەرزاریشە، بەڵام سەرڕاوەی کە خانووەکەی خۆی ئاوی تێچووە، ئەمە نمونەیەکی مرۆڤ دۆستیە لە ناحیەکەیە. سەرڕاوەکە خۆی زەرزیانێکی زۆری بەرکەوتووە، خانووەکەی ئاوی تێچووە، ماڵ و مناڵەکەی خۆی دەرباس کردو چوە بە هانای دراوسێکەکەی و بە هەمان شێوە ئەوانیش ئاوچۆتە ماڵەکانیانەوە.